دەم باش بینەرانی خۆشەویستی ئاروار تێڤێ جارێکی دیکە هاتینەوە خزمەتان تا بەرنامەیەکی دیکەتان لە زنجیرە بەرنامەکانی خۆمانە پێشکەش بکەین. بۆ مژاری جارەمان پرسی هەڵبژاردن دەخینە بەرباس و تێدەکۆشین وەڵامی پرسیارەکانمان لە ڕەهەندگەلی زانستی، فەلسەفی، یاسایی و تەنانەت سیاسیش لە میوانی بەڕێزی بەرنامە کە پسپۆڕی ئەم بوارەیە وەربگرینەوە. بۆ نمونە ئایا هەڵبژاردن لە هەموو دنیا یەک پرۆسەی وەکو یەکە یان ئەوەی لە سیستمی سیاسی وڵاتێکەوە بۆ یەکی دیکە دەگۆڕدرێ؟ هەڵبژاردننی دیموکراتیک و نادیموکراتیک چین و چەمکی دیموکراسی لەکوێی ئەم باسانەدا خۆی دەبینێتەوە؟ ئایا ئامانجەکانی هەڵبژاردن هەر ئەوەن کە لایەنێک یان کەسێک بەسەر یەکی دیکەدا سەر بکەوێ و لە ئاکامدا شایی و جێژن بجێڕێت، یان مەسەلەکە بەولاترەوە دەچێ و گەلێک بەرپراوانترە؟ هەروەها هەروەک دەزانین ئەمڕۆ لە عێراق و لە باشووری کوردستان پرۆسەی پرۆپاگەندای هەڵبژاردن بە گەرمی لە ئارادایە. هەروەها ئەوە دەخینە بەرباس کە ئایا ئەم پرۆسەیە بەرەو کوێ دەڕوات و کورد لەکوێی ئەم هاوکێشانەدا خۆی دەبینێتەوە. بەڕێزانی بەرنامەی خۆمانە، میوانی ئەم جارەمان پارێزەری نیشتمانپەروەر کاک سۆراب ڕەحمەتیە. کاک سۆراب گیان بەخێر بێن و خۆشحاڵین کە لە خزمەتتان دەین. سپاس بۆ بەڕێستان و بۆ بەڕێوەبەرانی کاناڵی خۆمانە، کاناڵی ئاروار تێڤێ، و سپاس بۆ ئەو دەرفەتەی کە ڕەخساندوتانە. تکایە هەر بژین. بینەرانی هێژە، تکایە تا کۆتایی بەرنامە بەجێمان مەهێڵن و بۆ ئابوونەبوون و ناساندنی ئاروار تێڤێ لە یوتیوب هاوکارمان بن. کاتێک باز لە هەڵبژاردن لە کۆمەڵگەیەکدا دەکرێت، میدیا و لایەنەکان و خەڵک بەگشتی زۆر جار دەستەواژە گەلێکی وەکو دیموکراتیک، پێشکەوتوو، سەردەم، مۆدێرن، خاوێن، مەدیەنیانە و زۆر شتی هاوچەشتی دیکە بەکاردێن و هەر کام وەکو پێوەر بۆ ڕاستی و دروستی کار و کردداری خۆیان پەنای بۆ دەبن و قسەی لەسەر دەکەن. ڕەنگە چەمکی دیموکراسی بتوانێت هەمووی ئەم سفەتانە لە یەک شوێندا لە خۆیدا کۆبکاتەوە و لە کۆمەڵگەی ئەمڕۆدا وەک دەبینین زۆر جار هەر دیموکراسیا کە قسەی ئاخر و کۆتایی دەکا. کاک سۆرابی بەڕێز، بەڕای ئێوە دیموکراسی چییە؟ کە هەر وەکو عەرزمکردن وەکو پێوەر یان وەکو بنەمای پرۆسەیەکی گرنگ ئەوەندە پێداگری لەسەر دەکرێت؟ تکایە بفەرمونون بە وەکو یەکەم پرسیار بچینە ناو باسەکەمانەوە. بەڵێ، لە ڕاستیدا بەدەر لەو پێناسە گشتیەی کە بۆ دێمۆکراسی دەکرێت، دێمۆکراسی ڕێبازێکە یان بیردۆزێکە کە هەڵگری کۆمەڵێک ئەرزش، کۆمەڵێک بەها و کۆمەڵێک پڕەنسیپە کە مەبەست لێی بەڕێوەبردننی کۆمەڵگەیە بە هەموو جیاوازیەکان، بە هەموو جیاوازە مرۆیەکان لە هەموو کۆمەڵگە جیاوازەکاندا. بەڵام بە پێناسە باوەکەی دێمۆکراسی کە لە دوو وشە پێک دێواتە وشەی دەسەڵات و وشەی خەڵک، یان چەمکی دەسەڵات و چەمکی خەڵک، کە دەگەڕێتەوە، یان پێناسەکە، ئەساسی پێناسەکە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە دەسەڵاتی خەڵک بەسەر خەڵکدا، واتە لەوێدا نوێنگەی دەسەڵات خەڵک دەبێ نوێنگەی داڕشتنی یاسا، شرۆڤەکردنی یاسا و لە نهایەتدا پەسەندکردنی یاسا هەر لە خەڵکەوە سەرچاوە دەگرێت. ئەمانە وای کردووە کە لە وڵاتانەی کە سەردەمانێکە خەباتیان کردو بۆ هێنانەدی ئەم ڕێبازە فکریە کە نەهادینەبوونی ئەم پڕەنسیپانە، ئەم چەمکانە لە ناخی هەموو تاکەکانیدا نەهادینە بووە و داڕێژاوە و زەحمەتە کە بکرێ لە وڵاتانە
کەسێک یان دەسەڵاتێک کە خۆی دەچێتە سەر دەسەڵات خۆی پسەپێنێ یان بە شێوازگەلێک بیر و ڕای هزری خۆی بەسەر کۆمەلگەدا پسەپێنێ. دیارە ئەم ڕەگەزەی کە پێویستە نەهادی نەکرابێ لە ناو ڕوحی تاکەکاندا ئەمە زۆر گرنگە لەبەر ئەوەی خەباتێک کە بۆ هێنانەدی دموکراسی کراوە لەلایەن ئەو گەلانەوە لەم وڵاتە ئەوەی کە پێی دەڵێن خۆپێدا و بەڵام لە ئەساسدا خواپێدا و دەڵێن بەڵام لە ئەساسدا وڵات گەلێکی پێشکەوتون قۆناغگەلێکی یەکجار سەختیان بڕیوە شۆڕژگەلێکی یەکجار مەزن دەبینین لەم چوارچێوە سیاسیانەدا و لە نەهایەتدا تێپەڕین لە نظامگەلێکی مطلق و ڕەها وەکو نظامگەلی پاشایەتیەکان وەکو نظامگەلی ئۆلیگارشی یان ئەوەی کە دەسەڵاتدار یان دەوڵەمەندێک دەست بەسەر دەسەڵاتدا دەگرێ یان تێپەڕین لە نظامگەلە تێئۆکراسیەکانە کە ڕۆحانیەکان یا پیاوە مەسەبەکان دەست بەسەر دەسەڵاتدا دەگرن و ژێربەنای دەسەڵات دەکەن بە کۆمەڵێک پرەنسیپی بان مرۆڤی یان بان زەوینی یان دەکرێ بڵێن ئاسمانی کەواتە تێپەڕین لەوانە هەزینەیەکی زۆری بۆ دراوە و ئێستاکە شایەدی ئەوەین کە بەڕاستی دموکراسی بەمانای کەلیمە واتە دەسەڵاتی خەڵک بەسەر خۆیاندا ئەم هاتۆتە دی. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو شڕۆ بە جوانە هیواداری لە بەرنمەیەکی تایبەتدا زیاتر بپڕژێنە سەر و باسە و باز لە دیموکراسی و لێکەوتەکان و لەقوپۆکانی ئەم چەمکە زیاتر بۆ بینەرانمان بکەین. دیارەوەی کە ئەمژاری بەرنمەکەمان هەڵبژاردنە و ئێوەش پێناسەیەکی بەجێتان لە دیموکراسی هێنایە بەرباس کەواتە ئێستا پرسیارێک دەخۆڵقێ ئاخۆم پەیوەندی نێوان دیموکراسی و هەڵبژاردن چییە؟ یاکو خۆی ئەمە دەزانین کە لە وڵاتانی نادیموکراتیکیش هەڵبژاردن دەکرێ و بەڕێوە دەچێ بەڵام پێویستە بزانین هەڵبژاردننی دیموکراتیک چ تایبەتمەندیەکی هەیە؟ ئایا هەر وڵاتێک کە هەڵبژاردننی تیا بکرێت ئەکرێ بڵین بەڵێ ئەمە تەواوە و دیموکراسی وە بەرهەم هاتووە؟ لە ڕاستیدا دیموکراسی یان هەڵبژاردن چەکی یان جەوهەری هەرە بەهێزی دموکراسیە. دموکراسی وەکو بەشداریکردنی ڕاستەوخۆ ڕەنگە لە مێژووی خۆیدا یەکەم جار بۆ سەدەی پێنجەم بگەڕێتەوە کە لە یونان و لە پێتەختی ئەو وڵاتە لە ئاتێن دموکراسی ڕاستەوخۆ بووە و خەڵک یان گەل یان نەتەوە لە وڵاتە توانیوێتی ڕاستەوخۆ بەشداری بکە بەڵام دواتر بە تێپەڕینەوە و بە تێپەڕینی قۆناغەکان و زیادبوونی حەشیمەت لە نێو چوارچێوە سیاسیە جوغرافیاییەکاندا ئەم دۆخەی ئەو کاتە نەلواوە کە خەڵک ڕاستەوخۆ بەشداری بکە. بۆیە بەشداریکردنی نوێنەرایەتی بووە بە ڕەهەندێکی تایبەت لە حکمی خۆکردن یعنی حکمی خۆکردن لەلایەن گەلەوە. لەو کاتەدا تاک توانیوێتی کە ڕاستەوخۆ هەم خۆی هەڵبژێرێ بۆ ئەوەی دەنگ وەرگێ و ببێ بە نوێنەری بەرحەقی گەلەکەی و هەم لە ئەگەری خۆ لە پاڵاوتنیدا بتوانێت کە دەنگ بدا بە کەسێک کە هاوبۆچوونەتی کە ڕێز لە بنەما و پیرۆزیەکانی دموکراسی دەگرێت. کەواتە هەڵبژاردن چەکی ئەساسیە جەوهەری ئەساسیە لە دموکراسیدا. لێرەدا بۆمان دەردەکەوێت کە یان دەتوانین بڵێن کە ئەم پرەنسیپانە چین کە لە دموکراسیەکی پاقشدا دێتە ئاراوە. لەم دموکراسیەدا ئەم پرەنسیپانە بریتین لە ڕێزگرتن لە مرۆڤ بتوانێت حکمی خۆی بکە، مرۆڤ بتوانێت یاسادا بڕێژێ واتە یاساکە سەرچاوەگرتو لە هەزر و بیر و تێفکرینی خودی تاک بێ کە ئەوە زۆر گرینگە. ئەو کەسەی کە دەچێتە دەسەڵات ئەو کەسە تەنیا نوێنەری خەڵکە و لە ئەگەری هەر چەشنە بەلاڕێداچوونی یا بەلاڕێدابردننی دەسەڵات و دوگمبوونی ئەو کەسە دووبارە تاکیان خەڵک دەتوانێت بەڕێگای ئەو ئەمرازە دادوەریانەی کە دای مەزراندووە بیهێنێتەوە بەردەما و قانونەی کە سەردەمانێک بە خۆی داڕشتووە. بەرحاڵ لەم چوارچێوە
گەلەدا کە دموکراسی تێدا حاکمە ئەم تایبەتمەندیانە زۆر زۆر ئەساسن سەروەری یاسا سیستمی پلۆرالیستی و فرەحیزبی بەرحاڵ دەبینی لە کۆمەڵگەیەکدا زۆر کەس نەتوانن هاوبۆچوون بن بەرحاڵ چەندین حیزبی تردا بمەزرێنن فرەحیزبی بوونی هەبێ لە نێواندا وە لە ئاکامدا کام حیزب کام بیرۆکە کام تێفکرین بە دەنگی ڕاستەوخۆی خەڵک لە سندوقی دەنگدان هاتە دەرێ ئەم حیزبە بتوانێت دەسەڵات بەدەستەوە بگرێت بۆ ماوەیەکی دیاری کرا و ئەمانە هەموو مەوزوعاتێکن کە یان تایبەتمەندی گەلێکن کە لە هەڵبژاردننی پاخشدا دێتە ئاراوە یەشێک لە ئەسڵ و بنەماکانی دموکراسی. بەڵێ زۆر سپاس زەرۆک و عەرزم کردی بابەتەکەمان دیارە بەرپراوانە و هەروەها دموکراسی بۆ خۆی چەندین ڕەهەندی هەیە یەکێک لەوانی کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ پێداگری لەسەرکەین دموکراسی لە پانتایی پرۆسی هەڵبژاردندایە. کاک سۆرابجان ئێستێ بەو حسابە کە دموکراسی لە مەسەلەی هەڵبژاردندا ئەوەندە گرینگە یەک پرسیار دێتاراوە ئەگەر لە پرۆسەیەکی هەڵبژاردن لە کۆمەڵگەیەکدا دموکراسی سنووردار بکرێت چێ زیانی ئەم سنوورداریە دەبینێت تکایە فەرمون. بێگومان دقیقەن ئەمە دەبێ هاوڕێک لە ئەم وەڵامە پرسیارەکانی پێشودا بدەینەوە لە دموکراسیدا کە گەل حاکمە کە گەل لە چەقی یاساداناندایە کە گەل لە هەرەمی بەڕێوەبردندایە بێگومان ئەگەر هەڵبژاردن سنووردار بکرێت تایبەتمەندیەکان یان ڕەگەزەکانی دموکراسی پێشێل بکرێن تاکی ئەو وڵاتەیە گەلی ئەو وڵاتە یەکەم زەرمەندی ئەم بارودۆخەن. بەڵام من ئاماژەم بەوە کرد کە لە وڵاتانی کە خەباتیان کردو بۆ هێنانەدی دموکراسی من پێم وایە لە کەمترین حاڵەتدا ئەم شێوازە ڕوودەدا. بەڵام ئەگەر بێی کۆپی پێستی ئەم نیزامە لە وڵاتێکدا بکەی کە تا ئێستا هەزینەی بۆ نەداوە و خەباتی بۆ نەکردو لەو وڵاتانەدا احتمالی یەکجار زۆری هەیە کە لە ئەگەری گەیشتن بە دەسەڵات یا قۆڕخکردنی دەسەڵات بەواتە پڕ بە پێستەکەی دەکرێت بڵێ کە دووبارە ئەوە گەلە سەر لە نوێ زیانباری سەرەکیە و نابێ بە هیچ عینوان ئەم ڕەهەندە خۆدا سپێنیە قبول بکە و بەپێی یەکێک لە هەرە ڕەگەزە تایبەتیەکانی دموکراسی گەل بۆ خۆی حکم بکە و تەنانەت دەسەڵاتداری بەلاڕێدا بەر یا بەلاڕێدا چوودا بێنێ دادگایی بکە. ئەمە یەک نمونەی وازح ئەگەر بێنینەوە هەر لەم ڕۆژانەدا سەرۆک کۆماری پێشووی فەرەنسا بە 5 ساڵ حکم دەدرێت بە 5 ساڵ زیندانی کە ئەمە تاوانێکی ئەو تۆشی نەکردووە تەنیا بەدەر لەو هەزینەی کە بۆی تەخسیس کراوە بە مەبەستی پرۆپاگەندای هەڵبژاردن لە کاتی خۆیدا هاوکاری وەرگتۆ لە وڵاتێکی سێم بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکەیدا سەرکەوتوو بێ. یعنی تۆ سیر لە تەبعاتی پێشێلکاری لە وڵاتانی دموکراتدا بکە لەگەڵ ئەوەی کە ئەم سەرۆک کۆمارەی وڵاتی فەرەنسا سەرۆک کۆماری پێشووی بەڵێ سارکۆزی نیکۆلا سارکۆزی لەگەڵ ئەوەی کە لە هەرەمی دەسەڵاتیشدا نەماوە بەڵام ئێستا کە معلوم بووە کە تاوانێکی ئەو تۆژ نییە لە وڵاتانی وەکو وڵاتانی ئێمە کە ڕۆژانە ئێمە دەبینین بەدەیان کەسدا ئاستی خوارەوە تووشی ئەم ڕووداوانە دەبن بە کەڵک وەرگرتن لە بودجەیە کە لە وڵاتی سێمی وەرگرتۆ ئێستاکە حکم دەدرێت کەواتە دەسەڵاتی گەل هەر لە دەستی گەلدایە قانونی گەل هەر گەل دەینووسێتەوە و دەستگای دادی گەل دووبارە لێرە دەتوانێت حکمی سەرۆک کۆماریان دەسەڵاتدارێکی ئەو وڵاتە بدە. بەڵێ زۆر سپاس ئەو نمونەیەش بەجێ بوو کە لە وڵاتێکی وەک فەرەنسا بینین لە نەتیجەی هەڵبژاردندا یا بینین کەسێک وەکو سارکۆزی کە لە 2007 بە 2012 سەرکۆمار بوو لێرە دوای دەرکەوت کە بەڵێ ئەمە بۆ ململانی و چێبەرچیەکان لە شێوەیەکی نادیموکراتی کەڵکی وەرگرتووە ماچێتە زیندان. کەواتێ ماچین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرۆسەکەمان یا بڵین باسەکەمان ئەوەیە کە پرۆسەی هەڵبژاردن لە باشووری کوردستانە لە ڕاستیدا بەڵام پێش بەر لەوێ بچینە ئەوێکانە بۆ ئێمە ئاوڕێک لە ئێران نەدەینەوە
ئەوەی کە ڕۆژهەڵاتی کوردستانی ژەگرێتەوە ئێمە ئەبینین لە ئێران دیموکراتیک بەداوای لێبوردن هەڵبژاردن بە مودێلی تایبەت بە کۆماری ئیسلامی ئێران ئەنجام دەدرێت خەڵک نوێنەری خۆی هەڵەبژێرێ کەم تا کورتێکیش خەڵک بەشداریەکە ئێستێ پرسیار ئەوەیە ئایا هەڵبژاردنی کە لە ئێران بەردەوام ئەکرێن لە جێ خۆیان بەردەوام ئایا دیموکراتیکن یا فەرقیان چیە لەگەڵ ئەوانەی کە جەناب دووسێ نمونە دێنایەوە تەبیعەتەن لە ئێران هیچ خەباتێک بۆ دموکراسی نەکراوە جگە لە چەندین نەتەوە کە ساڵیانێکە یان بەدەیان ساڵە خەبات دەکەن بۆ هێنانەدی مافی خۆیانەوە بۆ هێنانەدی دموکراسی وە لە مانیفستی خۆیاندا بەحث لە هەموو پرەنسیپە دموکراتەکان دەکەن گەلی سەردەست لە وڵاتانەی کە کوردستانیان بەسەردا دابش کراوە بە هیچ عنوان هیچ بەهایەکی بۆ نەداوە هیچ هەزینەیەکی بۆ نەداوە جاکەواتە ئەوەی کە ئێمە بڵێن هەڵبژاردن لە کۆماری ئیسلامیدا هەیە ئایا ئەو نظامە سیاسیە دەکرێت بە دموکرات نێو ببردرەیە بە پرۆسەیەکی دموکراسی بێگومان دەتوانین بڵێن نەخێر چونکە ئەساساً ئەو کەسانەی کە خۆ دەپاڵێون لە بچووکترین یەکەی ئیداریەوە کە شوڕای گوندەکانن کە شوڕای شارەکانن هەتا وەکوونێ بەرزترین ئاست کە سەرۆکۆماری ئەو وڵاتەیە دەبێت بەدەیان فلتر تێپەڕێنن سانسۆر بکرێن دەبێت وەفاداری خۆیان بەنسبەت چەندین ئەسلی مهم دەرببڕن و بەڵگەمەندیشی بکەن بەڵگەمەند وەک چۆن دەبێت لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیاندا ئەوان ئیمزایەکیان کردبێ بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەم نظامە مطلقەیە یان نظامی ویلایەتی فەقیه ئێمە هاوڕاین و هەموو ئوسول و پرەنسیپەکانیمان قبوڵە لە ئاستی سەرەوەدا ئەوەی کە پێی دەڵێن سەرۆکۆماری و وەزیرەکان هەڵبژاردن بۆ هەموو ئەوانە کاکسەرەن لە پارلەمان دەکرێت بێگومان سەرۆکی هەر سێ دەستگاکە دەستگای دادوەری دەستگای دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن بە فەرمی لەلایەن نەفرێکەوە هەڵدەبژێردرێت کە خۆی بە ویلایەتی فەقیه خۆی بە وەلی فەقیه ینی خۆی بە وەلیەکی ئاگاه و زانا بۆ هەموو خەڵکی چوارچێوەی ئێران وەگەوەی کە خەڵکە ئەو خەڵکەی لە ئێراندا دەژی ئێستا عەقڵیەتی بیرکردنەوەی تەواوی نییە وەلی ئەمریان هەیە و خۆی بە نوێنەری خوا لەسەر ئەرز دەزانێت کەواتە سەرۆکی هەر سێ دەسەڵاتەکە دەسەڵاتە گرنگەکانی بەڕێوەبەری وڵات لەلایەن کەسێکەوە دادەندرێ کە بە خۆی پاڵپشتە بە هێندێک بیر و بیرۆکە و هێندێک دەقی ئاسمانی کەواتە لەوێدا ئەم فلتێرانە ناهێڵن هیچ کەسێک دەرباز ببێ کەس بە تەواوەتی لە نێو ئەو ڕۆتەدا خۆی نەگونجان دەبێ و بڕیاری ملکەچی بڵێن یان بڕیاری پەیڕەوبوونی بۆ ئەم لایەنە یا بۆ ئەم دەسەڵاتە تئۆلۆژیە دەرنەبڕی بێ کەواتە چ خۆ بپاڵێوی چ دەنگ بدەی خۆ بپاڵێوی نوێنەری خەڵکنی دەنگیش بدەیت دەنگ نادەی بە نوێنەری خەڵک کەواتە ئەو هەڵبژاردنە بەڕای من لێرەدا فقط هەڵبژاردنێکی فۆرمالیتەیە بۆ ئەوەی کە بڵێ ئێمە هەڵبژاردنمان هەیە و نوێنەری من لە پەرلەمان لە هەموو شوێنێ نوێنەری گەلە تکایە کاکسۆرە لەم پرسیارەدا پرسیارێکی تر دێتە ئاراوە لەسەر چاوە دەرسیەکانی سیستمی پەروەردەی ئێران دیموکراسی و تەفسیر ئەکرێت یا شرۆڤاکرێت کاڵە حکوومەتی خەڵک بەسەر خەڵکدا یعنی خەڵک بڕێ بەرنامە دانێن کە لەودا بۆ خۆیان بەپێی ئەو بەرنامانە حکوومەتەکەن بەسەر خۆیانە کە جەنابەت باسی دووسێشتی شت کرد کاوەی ئەڵێ وەلی فەقیه و ئیلهامی بۆ دێ و ئەمانە ئاڵێنەوە ئێمە ئەوەش کامڵەکان لەسەروی ئەوەیە دەی باشە با کاندیدەکان فلتێر بکرێن و زۆر شتی دیکە مادام خەڵک ئەچنە پێی سندوقەکانی دەنگدان و لە پرۆسی هەڵبژاردنە بەشداریەکەن ئایا من مەشروعیت نادا بەس بەو سیستمی سیاسیە بەڕای جەنابتان یا ئەمەژا خۆم مەسەلەیەک لێرەشدار هەیە بێگومان دەنگدان مۆزوعێکە کە مەشروعیەتێکی نسبی ئەو نیزامە سیاسی بۆ خۆی مسۆگەر دەکا ئەمە شتێک نییە کە تۆ بڵێ ئەو نیزامە ئەسڵ هیچ مەشروعیەتێکی نییە
مەشروعەتێکی لە لای خۆی هەیە بەڵام ئەگەر لە ڕوانگەی مافی مرۆڤی و لە ڕوانگەی دموکراسی و بنەماکانی دموکراسیەوە بیخێنینەوە و ئەسەن لەو ڕوانگەیەوە بیخێنینەوە کە گەلێک لە وڵاتێکدا لە بە درێژایی 100 ئەتۆ لەژێر ڕکێفی تونترین یان چۆن بڵێم خۆسەپێنترین دەسەڵاتی بانزەوینی دابی بارحاڵە و گەلە لەوێ دەژی خۆ هەموو کەس ناتوانێت ڕابکە لە چنکی کەواتە لەوێدا بەپێی ئەم پەروەردە سیستماتیکەی کە لە کۆماری ئیسلامی ئێراندا هەیە وەجەنابەت بەحسن لێوە کرد کە لە مەدرسەکانی ئەو وڵاتەدا بەڕێوە دەبرێ چەشنێک لە بەرژەوەندی شخصی تاکەمیشە لە بەرچاوێتی کەواتە ئەو تاکەی کە دەی هەوێ بارحاڵ ژیانێکی نۆرماڵی بێجا ڕەنگە لە ژێر سایەی کام سیستمدا بێ بارحاڵەو دەبێ نۆرمالترین ژیان بە شۆنی دابگەڕێ ئەمن پێم وایە کە ئەوەڵان ڕێژەی دەنگدانەکە بەو ئاستەنیە کە تۆ بڵێ مەشروعیەتێکی زۆرینەی هەیە بەتایبەت لە شۆنگەلێکی وەکو کوردستان لە شۆنگەلێکی وەکو بەلوچستان ئەمن پێم وایە مەشروعیەتەکە لە کەمترین ئازدایە و ئەگەر مەشروعیەتیشی بۆ حساب بکەی مەشروعیەتێکە لە ڕەهەند و لە دوورە دیمەنی ژیانەوە ینی ئینسان فقط بتوانێت لەو نظامانەدا بژی ئەگەرنا ڕاکردن بارحاڵ تۆ لەسەر زێدی خۆت ڕەنگە شتێکی زۆر مەترسیدار بێ بەڵێ ئەوەی کە من دەستم کەوت لە لێکدانەوەکەی جەناب لێو کۆنترۆڵێک بەسەر هەڵبژاردنە هەیە ترسێک لە ناو دەرونی تاکەکانی کۆمەڵگادا هەیە تا خۆم دواتر لێپرسینەوەیان لێکریاننا و دیارەکە و ئامارەی کە بڵاویشی یەکەنەوە ئەو ژمارانە ڕەنگە ژمارەیەکی بڕوە پێکراو نەبن و هیچ لایەنێکی ینی بڵین ناحکوومەتی بەسەر ئەوانەدا چاودێری ناکات بەڵێ ئەوەندە زیاد بکەم دقیقەن سیاستێکی ئیدئۆلۆژیکی شەیە ئەگەر سەیری بکەی لەگەڵ ئەوەی لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا ینی فقط سیاستێکی تەک حیزبی پەیڕەو دەکرێت بەڵام چەندین فێرقە وەکو فێرقەی ئیسلاح تەڵەب و فێرقەی احتیدالگەرا و بەرحاڵ فێرقە سونەتیەکەی سەر بە وەلی فەقیه وای کردووە کە تاک لەو وڵاتەدا بەرحاڵ ئەو سیاستەی کە کۆماری ئیسلامی دایناوە وەڵام دەربێ بۆ نمونە لە کاتێک کە بناژەخوازەکان لە خراپترین شێوەدا خەڵک ژیانیان بەڕێوە دەبن کاتێک بۆ دەوری داهات و بە منبەستی هێنانەوەی دەنگدان فێرقەیەکی دیکەی ئیسلاح تەڵەب زەغ دەکەنەوە و وەکو سەرۆ کۆمار دائاندنێن و لە ڕاگەیاندنەکانیاندا تەبلیغاتیان بۆ دەکەن بێگومان تاکێک کە لەوێ لەژێر سێبەری ئەو نظامەدا پلۆسێنەرەدا دەژی دەڵێ ئەمن ئەگەر دەنگ بدەم بەو لایەنە ئیسلاح تەڵەبە احتیمالی هەیە کە وەزعیەتی ژیان و بژێوی ژیانی ئەمن تۆزێک باشتر بێ کەواتە ئەم دەنگدانە ڕێژەیە پێم وایە دەلالت لە مەشروعیەتێکی تەواو ناکا کە بارتەقای نظامێکی سیاسی بێ بەڵێ زۆر سپاس کاک سۆراب ئەچینە هەرێمی باشووری کوردستان هەروەک لە سەرەتاشەوە عەرزمکردن هەڵبژاردن لە عێراق و لەوێ بابەتی گەرمی ئەم ڕۆژانەیە بەو پێی کە باسەکەشمان لەسەر دموکراسی و هەڵبژاردنە بەشێکی گرنگی نەتەوەی کورد لە باشووری کوردستان دەژی و ئەویش لە چوارچێوەی نظامێکی فدرالیدا ئایا بەڕای ئێوە نەفسی هەڵبژاردن دەتوانێت نمودی دموکراسی لەو ناوچەیە پێوە دیار بێت دیارە من پێم وایە کە هەڵبژاردن بەتایبەت هەڵبژاردننی پەرلەمان لە عێراق و لە هەرێمی کوردستان ناکرێ نازناوێکی نادیموکراتیکی پێ بدەیت ینی لە قۆناغی یەکەمدا چونکە بەرحاڵ ئەوەڵەن وڵاتێکە کە فرە حیزبی تێدا جێکەوتووە و ڕۆژ نییە حیزبی نوێ لەدایک نەبێ هەموو کەس دەتوانێت دەنگ بدا هەموو کەس دەتوانێت ئەگەر لە ناو چوارچێوەی حیزبەکانیشدا خۆی نەپاڵەوێ بە شێوەی سربەخۆ خۆ بپاڵەیە و دەنگ بێنێتەوە کەواتە لەم ئاستەدا لەم ئاستی هەڵبژاردنەکەدا ئەمن پێم وایە چەشنێک لە تایبەتمەندیەکان یان لە ڕێگەزەکانی دموکرات بوونی پێوە دیارە بەڵام ئەوەی کە لە نهایەتدا لە ئاستە سیاسەکەی ئێمە دەیبینین و بەرحاڵ لەگەڵ ئەوەی کە کۆماری عێراق لە دوای ڕوخانی ڕژیمی بەعسەوە ینی کۆمارێکی تەوافقی بوو ینی تەوافقی سیاسی لەسەر کرا
و هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی کوردی بەرحاڵ تشکیل بوو، بەڵام بەشێک لە ناوچەکانی کە تا ئێستاکەش ناوچەی کێشە لەسەران پێ دەڵێن کە لە قانونی ئەساسیشدا داڕێژدا کە دەبێکاری لەسەر بکرێ، ئەم مەوزوعە کاتێک دەچێتەوە ناو پەرلەمان لە داهاتوودا وا دەکا کە ئەم ئەقلیەتە پاوانخوازیەکە لەوێدا خۆ بنوێنێ، وەگەوەی کە مەسەلەن کاتێک مەسەلەن تێفگەلێشی ئەو ستونە لە پارلەمانی عێراقدا لەسەر مەوزوعی حەق و حقوقی نەتەوەی کورد لە باشووری کوردستان دەست دەدەنە دەستیەک بۆ ئەوەی کە وەکو زۆرینەیەکی ئەوەی کە پێی دەڵێن ئیستبدادی ئەکسەریەت یان خۆڕەخکردنی زۆرینە ئەو کارە دەکەن و ینی تاوەکوونی ئێستا دەکرێت بڵێ زۆرینەی ئەو مەنافع و حەق و حقوقی هەرێمی کوردستان بەم شێوازە قۆڕەخکاری زۆرینەیە لە پەرلەمانی عێراق بەرحاڵ ڕەت دەکرێتەوە و مافی خەڵکی کورد لەوێ بە هەموو شێوەیەک پێشێل دەکرێت. بەڵێ سەرڕای ئەوەی خۆشحاڵین بە وردبینی کاواچنە ناو باسەکەمانەوە، بەڵام بەداخەوە کاتکێمەش سنووردارە. کاک سۆرا هەروەک دەزانن هەرێمی کوردستان تا ئێستێشی لەگەڵ بێ لەلایەن ناوەندەوە کۆمەڵی کێشەی بۆ دەخڵقێ، مەسەلەن وەکو کێشەی سنوور کە بەردەوام لە میدیا و ڕاگەیاندندا دەیبینین، مەسەلەی داهات و لە هەمووی گرنگتر مادەی 140 بەتایبەت لەسەر کەرکووک. ئایا بە بڕوای ئێوە هەڵبژاردننی ئەم جارە کە بۆ مەجلیسی عێراقە و دەرەنجامەکانی دواتری دەرفەتێکی تر ئەدا بە کورد کە ئەم کێشانە چارەسەر بن، بەتایبەت کە جەنابەت یاساناس و لەو بوارەدا پسپۆڕیتانەیە تکایە فەرموون. بەڵێ لە ڕاستیدا ئەگەر نظامەکە نظامێکی دیموکراتیک باە و نظامێک باە کە باوەڕی بە بەرابەری تاک بەرابەری و بە هەموو جیاوازەکانی ئەم چوارچێوە سیاسیە جوغرافیە باە، ئەو کات دەکرا بڵێ کە لە ئاکامی هەر هەڵبژاردنێک دەکرا ئەسان دەق و نەستەکانی یاسای بنەڕەتی ئەو وڵاتە جێبەجێ بکرێ. ئەو مادەی ئاماژەت پێکرد مادە 120 کە دەکرێت بڵێ تەواوی 140 ببوورە مادەی 140 کە ناوچە کێشە لەسەرەکان و چارەنووسی ئەو ناوچانەی تێدا داڕێژراوە. ئەمە ساڵی 2005 لە قانونی ئەساسی وڵاتەدا تەسویب کرا و بڕیار وابوو کە لە 2 ساڵی داهاتوو داواتە تا ساڵی 2007 چارەنووسی ئەو ناوچانە چارەسەر بکرێ و ئیتر وەکو ناوچەی کێشە لەسەر حیسابیان بۆ نەکرێ یان ناوزەت نەکرێن. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاشی لەگەڵ بێ لەگەڵەوەی نوێنەرانی کورد لە پارلەمانی عێراق بەتایبەتی لە ساڵی 2005 کە زیاترین ڕێژەی نوێنەری کوردی هەبوو، ئەوەندەی لە یادم بێ 75 نوێنەر بوو لە کۆی 275 کورسی پارلەمان. بەڵام دیسان بەم ئیستبدادە زۆرینەیە توانیان کە ئەم جێبەجێکردنی ئەو مادەیە کە لە بەرژەوەندی خۆیانە جێبەجێ نەکردنی بارحاڵ جێبەجێکردنەکەی و دوا بخەن و تعلیقی بخەن. بارحاڵە من پێم وایە کە لەگەڵەوەی کە ئێستاکەش بەداخەوە دەتوانم بڵێم کورد کە هەم بەنسبەت کورسی پەرلەمانیەوە کەمی کردووە و ئەوەندەی لەسەر یاد بم 48 کورسی هەبوو لە دوایین ڕێژەی کورسی پەرلەمانی عێراق لە 329 کورسی، لەگەڵ ئەوەی ئەم 40 چەند کورسیە 48 کورسیە لێکترازانێکیشی هەیە، ینی هێزەکانی باشووری کوردستان زۆر کۆگنی و یەکێتیەکیان نییە وەکو یەکەم دەوری پەرلەمان. پێم وانێت کە بتوانن نەداکۆکی لەو مافە بکەن لە مافی خۆیان بکەن و نە مادەی 140 وەگەر بخەنەوە لە پەرلەمانی عێراق هەرچەندە ئەوە لە بەرژەوەندی ئەوەی کە جەنابەت کن ناوەندە بەڵام ناوەند نییە، حکوومەتی ئیتحادی پێ دەڵێن و حکوومەتی مرکزی پێ ناڵێن کە حکوومەتی ئیتحادی پێکاتوە لە هەرێمی کوردستان و کۆمەڵێک پارێزگای ئەو وڵاتە. لەم حکوومەتە ئیتحادیە لە پارلەمانی حکوومەتی ئیتحادیشدا پێم وانیە بتوانن ئەسلی مافەکە کە خاکە کە بریتە لە نەتەوە کە لە مافی نەتەوە
لە ناوچە دابڕانەوەکان مەسۆگەری بکەن. بەڵێ دەستان خۆش بێ، زۆر سپاس. دیارە ئەمە باسێکی زۆر هەڵەگرێ، ئاماژەیەشتان کرد بەوەی کە ئاماژەیەکی کورتان لەسەر ئەوە بوو کە لایەنەکانی باشووری کوردستان لێرەدا دەبێ بە بڕوای ئێوە با من ئەوە دووبارە نەکەمەوە، لایەنەکان ئەبێت ڕۆڵێک بجێڕن تا یانی لایەنە کوردیەکانە مەبەستە تا لە بەغدا بەهێز بن، تکایە بە کورتی. بێگومان یەکێتی وەکو یەکێتی نێوان حیزبەکان نەک وەک حیزبێک کە ناوی یەکێتیە، یەکانگیری ئەو حیزبانە و هاو هەڵوێست بوونیان و دروستکردنی ئێتلافێک لە نێوان ئەم ئاژاوەیە کە لە نێوان دوو فێرقەی سوننە و شیعە هەیە لە بەغدا دەتوانێت کە کارتێکەری هەبێ و بتوانن کە وەکو نموزەجێک یا وەکو نمونێ یا وەکو دانیشتنێکی پارلەمانی مادەی 140 وەگەر بخەنەوە، چونکە تاوەکوونێ ئێستاژە مادەی چارەسەر نەکراوە و یەکێک لە بەندەکانی دەستورە. ئەمن پێم وایە دروستکردنی ئێتلاف و لە پێش هەموو شتێکدا کۆدەنگیەک لە نێو هەموو ئەحزابی کورد لە هەرێمی کوردستان لەو بابەتەدا لەوانەیە کارتێکەری خۆی هەبێ. ئاماژەتان بە خاڵێکی ورد کرد، درز لە نێوان فێرقەی شیعە و سوننەدا. ئێمە ئازانین تا ئێستێ لەوەتی لە دوای ڕوخانی سەدامەوە لە عێراق شیعە باڵا دەستە و سەرۆکوەزیران و دەوڵەت و هەموو لەوان پێ، بەڵام ئێستی وەک بە خۆت دەزانی ڕەوتێکی گەورەی شیعە بە سەرۆکایەتی موقتەدا سەدر بەشداری هەڵبژاردنەکان ناکات. بە بڕوای ئێوە ئەمە ئەتوانێت باڵانسی زۆرینە و کەمینەی دەنگ لە عێراق تێک بدا؟ ئایا ئەمە شوێندانەرێکی لەسەر کورد دەبێت بڕواییەوە؟ لە ڕاستیدا باڵانسی زۆرینە و کەمینە ئەگەر موقتەدا سەدر کە تا وەکوونێ ئێستا فقط کوێتی بەشداری ناکەم ببورن، ئەگەر بەشداریش نەکا بێگومان پارلەمانی حکوومەتی اتحادی لە بەغدا 329 کورسی هەیە و ئەو کورسیانەی کە قەرارە ئەو ڕەوتەی موقتەدا سەدر هەڵیگرێ یا لە دەوری پێشودا هەڵیگرتووە و بەر لایەنەکانی دیکە دەکەوێت، ینی 329 کورسی لە پەرلەمانی اتحادی عێراق هەر دەبێ و احتیمالی هەیە ئەم کورسیانە چەند یەک دوو دانە کورسی وە بەر کورد بکەوێ لەو ناوچانەی کە کورد زۆر هەیە. بەڵام دیسان پێم وانییە ڕێژەی کورد بگاتێ ئەو ڕێژەی کە بەتەنیا بتوانێت داکۆکی یان بەتەنیا بتوانێت ئەو مادەی حساسی کە جەناب داماژت پێدا مادەی 140 وەگەر بخات، تەنیا دەتوانێت ئێتلاف بێ. بەڵکو زۆرینەی کورسەکانی دیکەی موقتەدا سەدر کە وابزانم 70 تا 75 کورسی هەبوو لە پەرلەمانی پێشودا هەر وەبەر لایەنەکانی دیکە دەکەوێت. جا ئەگەرچی ڕێژەی دەنگیشان کەمتر بێ بەڵام بە پێی نسبی دابش دەکرێت بەسەر ئەواندا. بەڵام نیەتەکەی جەنابەت کە ئایا پارسەنگی هێز دەگۆڕدرێ، ئەمن پێم وانییە بەتایبەت موقتەدا سەدر کە هۆکاری ئەوەی کە دەڵێ من بەشداری ناکەم تا ئێستا هەڵنەوەشانەوەی ئەو هێزانەی سەر بە ئێرانە. هەنێگە موقتەدا سەدر کە دژی ئەم مداخلەکردنەی ئێران لە ئوموری عێراقدا ناچێتە پەرلەمان، بە نەزەری من لایەنەکانی وا پشتیوانی ئێران دەکەن یا ئێران نفوزی هێژمونی بەسەریاندا هەیە لێوێدا ئەوان بەهێزتر دەکا و بەداخەوە ئێرانیش یەکێکە لە هەرە دوژمنە سەرسەختەکانی حەق و حقوقی کورد لە هەر چوارپەرسەی کوردستان. بەڵێ کاک سۆراب، ئێوە باسی ڕۆڵی ئێرانتان کرد لە پانتایی عێراق و هەرێمی کوردستاندا بەگشتی، بەڵام ئێستێ پرسیارێک دێتە ئاراوە. ئەمە ئێمە باسی ناوچە لێکدابراوەکان و مادەی 140 و کەرکووکمان کرد لە باشوور، بەلە بەرچاوگرتنی ئەو دۆخەی ئێستێ لەوێ هەیە لە باشوور و جێبەجێنەکرانی مادەی یاسایی 140. ئایا لەوە ناترسن لە دوا ڕۆژدا یا پێتان وانییە لە دوا ڕۆژدا کێشەیەکی وەها بەرۆکی ڕۆژهەڵاتی کوردستان بگرێتەوە بەتایبەت لەسەر شارەکانی ورمێ و کرماشان؟ و ئەگەر لە بیریشت بێت لە چەند ڕۆژی ڕابردووە چەند هەفتەی ڕابردوو لە چەندین قۆناغدا ئێمە ڕێک لێکەوتەمان لە شاری ورمێ بینیوە. خوێندنەوەتان بۆ ئەم تەوازونە چیە یا بڵێن بۆ ئەم هەڵسەنگاندنا؟ بەڵێ بێگومان کورد لە هەر چوارپارچەی کوردستاندا ئەگەر لەو ڕانگەیەوە بیخێنینەوە کە
نەتەوەی سەردەست چی کردووە لەگەڵ کوردستان، پرۆسەی بە تعریبکردن، پرۆسەی بە تورککردن، بە تایبەت لەو ناوچانی کە جەنابە داماژەت پێکردووە، بە تایبەتی تر لە ورمێ پێم وانێ لە کرماشان بتوانرێ کە کرماشان لە جەستەی کوردستان بکرێتەوە، چونکە هزری نەتەوەیی لە کرماشان و ئیلام ئەوەندەی کە من ئاگادارم ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرەو هەڵچوونە و بەڵام بەنسبەت ورمێ احتمال هەیە کە ئێستاکە ئێمە هاوسنوورین لەگەڵ نەتەوەی تورک لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە درێژەی 40 چەند ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامی توانیوانە لە مەوزوعی شیعەگەرەوە ئیستفادەی تەواو بکەن لە وەزیەتە و بەشێک لە شارە کوردنشینەکان تورکی تێوە بێنن و زەمین بکرن و ڕێژەیان زیاتر بکرێ. ئەمە لەو ڕانگەیەوە کە نەتەوەی سەردە چ سیاسەتێکی بەکارێناوە تۆ دەکرێت لە خەمدابی، ینی ببێتە خەم بۆ هەر تاکێکی کورد. بەڵام لەو ڕوانگەیە شەوەکار ئێمە دیتمان لە ماوەی ئەم چەند ساڵەی داهاتوودا کە تێفکرین و هزری نەتەوەیی بە تایبەت لە شۆنگەلێکی وەکو ورمێ، وەکو خۆی و چاڵدەران، بەهەرحاڵ وەکو ماکۆ، ئێمە ئەوە دەبینین کە ئاستی هزری نەتەوەی کورد لەو ناوچانە ڕۆژ لە ڕۆژ لە گەشەیە و بێگومان دەبێ سیاسەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دڵنیاییەوە خەم لەوە بخۆن. لانی کەم ئێستاکە کە لەژێر کە ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر دەسەڵاتی نەگریسی دەوڵەتی ئیسلامی ئێراندایە لە ڕێگای ڕێکخراوە مەدەنیەکانەوە حتمما بتوانێ ئەم هەزرە نەتەوەییە بەهێزتر بکە وە لە داهاتوودا حتمما پێویستە وەکو تەوافقێکی سیاسی ئەتۆپسیۆ نێو پرۆسەکەوە، نەوەکو ئەوەی دڵت خۆش بێ با دموکراسیە کە قرارە لە داهاتوودا بێتە ئاراوە. ئەو ڕەگەزەی کە لەسەر دموکراسی باسمان کرد پێویستە نەهادینە بکرێت لە ناو هەزری تاکدا، لە ناو تێفکرینی تاکدا. بەداخەوە لە ئێران هەتاوەکوونێ ئێستا جگە لە نەتەوەی کورد کە ساڵانێکی خەبات دەکا بۆ ئەو پڕەنسیپانە لە نێو هیچ نەتەوەیەکی دیکەدا بە تایبەت لە نەتەوەی سەردەستدا نادینە نەبووە و تەنیا کڵێشە یان تەنیا شکلیاتی دموکراسی دێنێ لە نێویدا کایە دەکا. بەڵام ئەم نیەتە داگیرکاری بەڕای من هەمیشە هەر هەیە لە داهاتووشدا. ینی تۆ ئێستا کە دەبینی لە نێو ئازادی خوازەکانی ئێرانیشدا تا دێتە سەر ئەو مۆزوعی کە بڵێ کورد لە ئێراندا داوای فدرالی دەکات کە فدرالی یەکێکە لە ڕێگاکانی حەقی تەعینی سەرنوێژدا مافی دیاریکردنی چارەنووس لە ڕێوە بەرچەسپی جیاخوازی و بەرچەسپی تەزیە تەلەبی ئەوانە لە کورد دەدەن. بەڵت کایە ئەگەر لەسەر ئیزنیەوە بامە بکەینە دوایین پرسیار ئاماژەتان بە دەستەواژەیە کرد جودای تەڵەبی یا جیاخوازی لە کۆتایی فەرمایشەکانتاندا. هەموو دەسەڵاتدارانی ئەو چوار وڵاتی کە کوردیان بەسەردا دابەشکراوە یا کوردستانیان داگیر کردووە نەتەنانەت دەسەڵاتداران بەڵکو چاودێرانی سیاسیان و کۆمەڵگە و تەنانەت بڕێ لە وڵاتانی دەوروبەریشی گرتووەتەوە. چ ئێران چەو چوار وڵاتە تەنانەت فەلەستین و ئێمە بینین لوبنان و زۆر وڵاتی عەرەبیش ئەوان پێیان وایە کە کورد جیای خوازە و تەنانەت کە زۆر جاری ئەمەی کە لە باشووری کوردستانی ژێڵن فیدرالیزم زۆر کەس بەتایبەت لە تورکیا لە ئێران پێیان وایە کە ئەمە پێشخوانی سربەخۆییە. یعنی ئەمە لە دوا ڕۆژە هەنگاویان ماوە کە خۆ بخەنە ناو قۆناغی کترەوە بۆەوەی لە سربەخۆی نزیک ببنەوە و زۆر مەسەلەی دیکە کەوەی کە جەنابیشت ئاماژەت بە چەند مەسەلەیە کرد. ئایا ئەم ترسەی ئەوان بەجێە یا هەروەک بۆ خۆت دەزانی لەم دوایانەدا هێز و لایەنە سیاسیەکانی بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان ئەچنە هەر کۆنفرانس و کۆبوونەوەیەکی سەراسەری ئێرانی کە ئەمانە بە قەول هەم دیموکراتیکن هەم ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی نوکەی ئێستێشن ئەوان پێداگری لەواکەن کە بەر لە هەموو شتێک ئەبێ برایەتی خۆیان بسەلمێنن. برایەتەکە چییە؟ ئەوەیە کە واژۆی بکەن ئەوان یەکپارچەی خاکی وڵاتیانەوێ دواتر دێنێ وتوێ و قسەکردن لەگەڵیان بە بڕوای جەنابەتی زۆر بە هەر بە کورتی ئایا جیای خوازی ئایا کورجیا خوازە؟ دیارەوە چەمکێکی داهاتاشراوە کە لەلایەن نەتەوەی سەردەست لە ئێرانەوە بۆ کورد دانراوە
ولا هەر چوار پارچەی کوردستانیش کە هەر یەکەی لەژێر هەژمونی یا لەژێر دەسەڵات یا لەژێر داگیرکاری ئەسڵەن نەتەوەیەکی یان دەوڵەتێکی تردایە بەرحەڵەوە ئەو چەند گەلانە دادەتاشن وەلی بەڕای من کورد تا ئێستا ویستوویەتی کە بەلانیکەمی مافەکانی لە چوارچێوەی ئەو دەوڵەتانەدا هەوڵ بدا بۆ دابینکردنی مافەکانی بەڵام ئەم چەمکە لە ئەساسدا بارێکی منفی هەیە و ئەسڵ بارێکی حقوقی سیاسیشی نییە ئەوەی کە ئایا نەتەوەیەک جیاخوازە یا جیاخوازنێ لە ئەساسدا ئەوە خودی ئەو نەتەوەیە کە خۆی تعریف دەکا مثلا قەوم نییە نەتەوەیە خاکەکەی دیاری دەکا ئێمە لێرەدا خۆمان تعریف دەکەین و ئێمەش بە مەوازاتی ئەوان کە ئەوان وشەگەلێک بۆ ئێمە دادەنن کە باری منفی هەیە ئێمەش ئەوان تعریف دەکەین بەڵام لە نەهایەتدا ئەگەر ئەو مۆزوعی ئەوان دەڵێن سەر بگرێ ئەمن پێم وایە ئەسلی سەربەخۆیی خوازیە یعنی ئەسلی ئەوەی کە کورد بەم ئاستە گەیشتووە بەم ئاستە هزرێ گەیشتووە کە دەی هەوێ وڵاتە پارچە پارچەکراوەکەی وەسەر یەک بخاتەوە و سەربەخۆیی بەدەست بێنێ وەکو دەوڵەتی کوردستان کەواتە دوژمن کاتێک کە خاکت داگیر دەکا کە نەتەوە هزری تاکت هزری منداڵت داگیر دەکا مەبەستم داگیرکارە لە دەوڵەت کە هزری تاکت داگیر دەکا بێگومان ئەم بە شێوەی سیستماتیک ئەم پەروەردەیە پەرە پێدەدا لە نێو هەموو دەوڵەتانی داگیرکەری کوردستان و لە نێوان هاوقماشەکانی خۆیان لە وڵاتانێک کە جەنابەت باسییان کرد بەڵام ئەوەی گرینگە کورد بۆ خۆی چی دەوێ وە کورد بەرەوە چۆ هەنگاو دەنێ وە کورد هەنگاوەکانی چین چالاکیەکانی چین و دوورە دیمەنەکەی چییە ئەمن پێم وایە ئەسلی سەربەخۆی خوازیە لە ئەگەری هاتنەدی ئەم وەسەر یەککەوتنی پارچەکانی کوردستان بەڵێ ڕوانینێکی جوان بوو ئەوەی ئەوان لێ ئەترسن کە بەڵێ ئەمە کورد جیایی خوازە و ئەوەی داوایەکە ئەوەیە بەڵام لەلای کورد وشەکە یا چەمکەکە وشەیەکی جوان و پیرۆزە و ناوی سەربەخۆییە ئەوەی من تێگەشت پێتم لەوەی جەنابەت باست کرد وەتەنانەت نەک پیرۆزە تەنانەت چەمکێکی حقوقی و سیاسیە بەڵام ئەوەی ئەوان بە ئێمەی دەڵێن چەمکێکی نایاسایی و ناحقوقی و ناسیاسیە ینی چەمکێکی داتاشراوە بەڵێ دەتوانێت تەنانەت ئامانجیش بێت کاک سۆرابجانیەمە بە هۆی گرنگی باسەکەمان کە باسێکی فەلسەفی زانستی یاسایی بوو بەسەر زۆر شتدا تێپەڕین و بە زەحمەت توانیمان ڕچەیە بکەینەوە بگەین ئەم شوێنە هیوادارین لە بەرنامەکانی داهاتوودا زیاتر بتوانین بەشێکی دیکە لەم چەمکە هەڵبژێرین و بۆ بینەرانمان نشی بکەینەوە و لە هەبوونی ئێوە بەهرەمەند بین زۆر سپاستانەکەین بۆ ئەوەی لەگەڵمان بوون سپاسی ئەوەش دەکەم مادوونە بن سپاس بۆ دەرفەتەی کە ڕەخسانتان تکایە هەر بژین بەڵێ بینەرانی خۆشەویستی ئاڤار تێڤێ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم زنجیرە لە باسەکەمان زۆر سپاستانەکەین لەوەی کە تا ئێستێ هاوڕێمان بوون هەردەم بمێنن لەسەر خێر و خۆشی تا دیداری کتر ماڵەوە